بەهەشت و جەهەندەمێک دەکاردا نییە. بەهەشت هەرە و ئارامشەیە کە پاش مردن ئەم مرۆڤە ڕەنگ کێشاوە دەبێت بە بەشی. چۆن دەگونجێ کە تەرمەکانی ڕزاوی مرۆڤەکان زیندوو ببنەوە و ببنە خاوەنی ڕۆح. ئەمە چۆن مرۆڤی عاقڵ قبوڵی دەکات؟ ئەگەر لە نێوان ئێوەدا کەسێک هەیە کە قسەکانی ڕاست و دروستی من ڕەت کاتەوە، من بۆ باسکردن لەگەڵ ئەو ئامادەم. بەڵام دڵنیابن کە هیچ کەس ناتوانێت لە بەرامبەری بەڵگەکانی عەقڵدا ڕاوەستێ. ئەمن بە خوداکانی خۆم و بە خودای ئێوە سوێن دەخۆم کە قیامەتێک دەکاردا نییە و پاش مردن کەسێ زیندوو نابێتەوە. سەیرە تۆ بە شتێک بڕوات هەیە و سوێن دەخۆی کە ئەوەت نەدیوە. مەگەر چی بووە؟ تۆ دەتوانی سوێن خۆی کە پەری دەریایی لە هیچ دەریایەکدا پێدا نابێت؟ دەتوانم سوێن بخۆم هەتا ئێستا کەس وەها بوونەوەرەکی نەدیوە. بێشک پەری دەریایی خۆشتێکی خەڵەیاڵیە. وەڵامی پرسیارەکە بدەوە. دەتوانی سوێن بخۆی کە پەری دەریایی لاڕادا نییە؟ نا، ئەمن خۆتەواوی دەریاکانم نەدیوە. بەڵام کەسیش نەیتوانیوە بیسەلمێنێ کە هەیە. مەگەر تۆ لەو دنیاوە گەڕاویتەوە؟ نا، من ئەسڵەم بڕوام بە جیهانی دیکە نییە. کەوایە تۆ لە جیهانی دیکە نەگەڕاویتەوە. ئایا مسافرێک یا شاهدێک لە جیهانی دیکەت بە چاو دیوە؟ نەخێر، وا نازانم وەهابوونەوەرێک هەبێت. و ناشزانم کە کەسێک وەهابوونەوەرێکی دیت بێ. تۆ وەها قایم سوێندت خوارد کە من وامزانی بۆ خۆت جارێ مردنت تاقی کردوتەوە و دیوتە کە پاش مردن هیچ باسێک نییە. و یا لە زمانی مردوویە کە زیندوو بووەتەوە دەیگێڕیتەوە. من دڵنیا مردوویەک کە پواوە یان لە ناوچووە هیچ کات زیندوو نابێتەوە. هەرەمە بەس نییە؟ بڵێ ئێمە زیندوو بوونەوەی مردوویەکمان نەدیوە. ئەگینا زۆرێک لە پێغەمبەران مردووگەلێکیان زیندوو کردوتەوە و هەمووانیش بە چاو دیویانە. منە شتەی کە نەمدیوە چۆن بڕوای پێ بکەم؟ چۆن کووا دەزانی کە خوددا دەبێ بۆ دانەدانەی بەندەکانی مردوو زیندوو بکاتەوە تاکو بڕوا بە قیامەت کرد. تاقە موعجزەیەک بۆ تەواوی سەردەمەکان و ڕەگەزەکان ئەگەر بیانەوێ بڕوا بکەن بەسە، و ئەگەر نەیانەوێ بە چاویش ئەگەر بیبینن بڕوا ناکەن. هەروە کە زۆرێک مردوو زیندووکردنەوەی مەسیحیان بە سیحر و جادوو لە قەڵەم دەدا. منەوەندە گەوج نیم کە ئەو شتەی کە نایبینم بڕوای پێ بکەم. بێ بڕوات بە ئەقڵی خۆشت نەبێ چۆنکو بە چاو نایبینی. بابە فەیلوت چاک وڵامی دایەوە. بۆ خۆشی نەیدەزانی کە کامێک دروستە. ئەگەر بڕیاوا بێ کە هەر کەسێ لە قیامەت دڕدۆن بێت، ئیدی کوفر هەموو جەیەک دەگرێت. لێرەدا چ دەکەن؟ خەریکە کوفر دەکات. خۆتان وەرن ببینن لەوێ ڕاوەساوە لەوەیە. چۆن دەبن؟ بەرەندن! من ناتوانم بگرن. بڕێکەوە قسە مەکە. هەموو بۆ گرتووە. بڕێکەوە قسە مەکە. بڕۆ پێشم کەوە. قازیەکی عادڵ وەکو ئێوە ڕازی دەبێت کە مافی من و ئەو ژنە منداڵە بچکۆلانەم لەناو بچێ؟ زۆر باشە. من تا 2 دینار مافی تۆ لە گەروی ئەو دەچەشمە دەرێ. خدا عمرتان بدات. سبەینە و بانگ دەکەمە دادگا. جەنابی قازی ئێرە تمەشاکە.
کافرە چی بووە؟ ئەم پیاوە قوربان تەبلیغی بتپەرستیە کرد. ئەو دەبێت لە پێشاوی خەڵک محاکمە بکرێ. بێڵن خەڵکیش بێن. بڕۆی. ئەوە چی ڕووی داوە؟ ینی بتپەرستان مافی تەبلیغکردن یان نییە؟ ئایا بەڕاستی ئەقلی من لە دەست نەچووە؟ نازانم لە خەودام یا بە خەبەرم. باشتر وایە تا زیاتر لەمە شێت نەبووم ئێرە بەجێ بێڵم. کلیسای باڵتاڵ موسی پیرۆز. نە دروست خوێنمەوە. ئێرە کوێیە؟ ئاخریانی چی؟ دەبورن کاکە کلیسا یانی چی؟ ئەم کلیسایە هەرو کەنیسەیە دەرگای هۆزی جوولەکەیە؟ نە براکەم، ئێرە کەلیسایە شوێنی عیبادەتی مەسیحیەکانە. مەسیحیەکان؟ عیبادەتگا؟ چ دەوێ براکەم؟ ببورن ئەوە چییە؟ چۆن نازانی؟ مەگەر تۆ بتپەرستی؟ نا تەنیا پرسیم. ئەمە پەیکەرەی گەورەی ئێمە مەسیحە کە لە خاجی پیرۆز دراوە. خاجی پیرۆز؟ ئەرێ پەیکەری مەسیح؟ ئەرێ وا دیارە ئێستا خاج و پەیکەری پیرۆزت نەدیوە. نەمدی بوو، سپاست دەکەم. لە لطفیەوە سپاس دەکەم قوربان. خدا حافظ.
وا دەبم چەندە قیافی ئاشنایە. نازانمەوانە تووشی هەڵەبوون یا من. ها ببورن کاکی جان، لەکوێ دەتوانم ڕێنان بکڕم؟ لەولاوە بەخۆبە. سپاسە دەکەم. ئەم تیکە بگرە تەمام. فەرموون هێندە نانم دەوێت. بزانم تۆ هەر ئەوە نەبووی کە ئەمڕۆ نێوی ئەم شارە لە من پرسی؟ ئەرێ هەر چەندە نانت دەوێ هەڵگرە. بڕوانە بەخت ڕووی دێکردوین ئەم غەریبەیە خەزێنەی دیتۆتەوە. منش دڵنیان دەڵێم تا ئەو جێگایی کە خەزێنەکەمان پێ نیشان نەدا دڕزگاری ناکەین ئەسلیال ناگرین. غەریبە چەندە لەم سکانە دۆزیوەتەوە ها؟ تێناگەم دەڵێ چی؟ پرسی چەند دانە لەم سکانە دۆزیوەتەوە؟ من لە مەبەستیەوە تێناگەم کاکەجان. بڕوانە غەریبە ئێمە نازانین تۆ خەڵکی کام شاری، بەڵام هەوڵ مەدە ئێمە فریو بدەی. فریو بدەم؟ بۆچی فریوتان بدەم؟ ها؟ نازانم بەچی قساکەن. ئەم خەزێنەیەت کەی و لەکوێدا دۆزیوەتەوە؟ خەزێنە؟ من نەخەزێنەم دۆزیوەتەوە و نەدەزانم ئێوە دەڵێن چی. ئەگەریش دەتانەوێت هەڵیگرن بۆ خۆتان، باقیکەشیم ناوێ. هەڵیگرن باقیم ناوێ؟ بۆکوێ؟ سەبرکە بزانم بۆکوێ دەچی؟ بیر لە هەڵاتن لە دەستی ئێمە مەکەوە. بڕوانە غەریبە بە قازانجی تۆیە کە لەگەڵ ئێمە ڕێککەوی ئەوەندە تەماکار مەبە. ئەگەر مەموران بزانن هەم خەزێنەکەت لێ دەست دەچێ و هەم تاوانباریش دەبی و ئیدی هیچ بە تۆ ناگات. کەوایە باشتر عاقڵ بیت ئەگەر سڵسێکی بدەی بێ ئێمە ڕێگای خەرجکردنی باقیەکەش بە تۆ نیشان دەدەین. قسە گەوجانە چییە ئێوە دەیکەن؟ شێت بووە؟ کوێ؟ ڕاوەستە بۆ ئەوەندە ناهێڵی تۆ بە تەنیا ببیتە خاوەنی ئەم خەزێنەیە، ڕزگارت ناکەی. ڕۆ ناچن! سەبرکە بزانم نایەڵم دەرباز بیت، نایەڵم دەرباز بیت. خەڵکینە ئەم پیاوە خەزێنەی دیتۆتەوە، دەیەوێ هەڵێن نایەوێ ماڵیات بدات، کێشی پێ بدرێن، دەبێت شوێنی خەزێنەکەمان پێ بڵێ بیگرێن. نامان لێ هەڵێن، نەوێ هەڵێن هەڵێن. دەبێت شوێنی خەزێنەکەمان پێ بڵێ، دەیەوێ ماڵیاتیش نەدا ئەم پیاوە، خەزێنەی دیتۆتەوە. چی بووە؟ ڕێکەوە یاڵا
وەرن با بڕۆن. ئێمە ئەومان دۆزیوەتەوە بەدوایدا بڕۆین. خەزێنەی دۆزی بۆ ئەو سا دەیوێست دەرباز بێت. وەرن بەدوایدا بڕۆین بەرن. ئێمە ئەومان دۆزیوە دەبێت پاداشمان پێ بدەن. دەتوانن بڕۆن. بەڵێ خاونشکۆ. خاوەنشکۆ کابرایەکم گرتووە کە دەڵێن خەزانەیەکی دیوەتەوە چکەیەکیشی پێیە. خاونشکۆ تەماشایکە. داینم بۆ سبحینێ ئەمڕۆ زۆر ماندوو. چۆنەوە سکەی قەدیمیە چاوی لێ بکە. ئەگەر سیماندۆم بەڵام ئایبی نییە. ئەو بێنن. بێنن. دەی بڵێ بزانم ئەم سکەیە لەکوێ هێناوە؟ هی خۆمە لە جێگایەک نەمهێناوە قوربان. ڕاڵەتت وا نیشان دەدا کە خەریکی گاڵتە و گەپ بیت. ئەم سکە هی سەردەمی ئێمە نییە. ئەسڵان سکەکانی ئێستا بەم شێوە نین. ئەم سکە لەم سەردەمان لای ئێوە چی دەکەن؟ من قسەیەکم بۆ وتن نییە. جگە لەمەکە ئەم سکەی خۆمە و لە جێگەیەکیش ئەوەم نەهێناوە. بڕوانە کاکە، من ماندووم و تااقەتی قسە و باس لەگەڵ ئێوەم نییە. کەوایە بەر لەوەی کاردانەوەیەک نیشان بدەم، خۆتان قسە بکەن کە ئەم سکەتان لەکوێ هێناوە. وەڵامی من هەرەوەیە کەوتم. 1000 جاری دیکەش بپەرسن وەڵامێکی دیکە نابیسن. ئەمە دەردەکەوێ. ئەگەر چی شەلاق دەتوانێت زاری ئێوە بکاتەوە، بەڵام تا لێکدانەوەی وەرتر من ڕادەوەستم. ئەم سکەیە زۆر کۆنا. وە بزانم جەنابی بارنەباس ڕاوێژکاری خاوەنشکۆ تێودۆس بتوانێت تاریخی ئەم سکەیە بۆمان دیاری بکات. بڕۆ بۆ فەرمانداری و جەنابی بارنەباس لەلایەن منەوە بانکە بۆ ئێرە. بەڵێ قوربان. هادریان لە ئەنتۆنیا هی 300 ساڵ لەمەوبەرە. 300 ساڵ لەمەوبەر؟ دۆستی ئێمە جەنابی بارنەباس مێژوزانە. ئەوەن دەڵێن کە ئەم سکەیە هی 300 ساڵ لەمەوبەرە. ئێستا بە ئێمە بڵێ ئەم سکە لەکوێ هێناوە؟ من خاونشکۆ ئەگەر ئیزن فەرموون لە پێشدا من پرسیارە لە ئێوە بکەم. سەرەتا من پرسیارم کرد. من هیچ شتێک نازانم. هەر وەڵامێک کە بە ئەوەی بدەمەوە بێفایدەیە. ئەسڵان هیچ شتێک لەسەر جێگەی خۆی نییە. دەڵێ دنیا بە تەواوی گۆڕاوە.
خاوەنشکۆ ئایا ئێوە مەسیحین؟ بۆچی دەپرسن؟ بەڵێ هەڵبەت کە من مەسیحیم. ئەس قەزا هەر لە ڕۆژانی هەوڵدا تامید کراوم، تەنانەت بەر لەوەی کە ئیمپراتور تامید بکەن. ئیمپراتور؟ یعنی ئیمپراتۆر هادریان و دیۆکلێتیانوس بوونەتە مەسیحی؟ بزانم ئێوە باسی چی دەکەن؟ هادریان لە مێژە مردووە. مەبەستان لە دیۆکلێتیانوس چ کەسێکە؟ ئەسڵان ئێوە خەڵکی کام شارن ئاغا؟ ئەم سکەی سەردەمی هادریانتان لەکوێ هێناوە؟ وابزانم کە خەڵکی فیلادلفیا بم. هەڵبەت ڕەنگە نەک ئەم فیلادلفیایە. بەخۆدا داماوم. من ئیدی لە هیچ شتێک سەردەر ناکەم. هادریان دوێنێ لە فیلادلفیا بوو، ئەمڕۆ ساڵەهایەکە مردووە. دوێنێ هەموو بتپەرست بوون، ئەمڕۆ هەموو خوداپەرستن. دوێنێ مەعبەدی ژانوس و پەیکەرەی ژوپیتێر لەسەر دەواازەی شار بوون و ئەمڕۆ هیچ شوێنەوارێ لەوان نییە. دوێنێ لە هەموو جێگایەک مەعبەد بوو، ئەمڕۆ کلیسایە. ئەی خودای مهرەبان، من بەندەی داماوی تۆم، هیچ شتێک نازانم. ئاگادارم کە بزانم ئێوە ئێستا زان کێمە لە چ سەردەمێکدا دەژین؟ هەڵبەت بەڵێ دەزانم. یعنی وە دەزانم کە بزانم. دوێنێ کە ئێمە لەم شارە ڕۆیشتین ساڵی 890 بوو. ڕەنگە کە دوێنە نەبوو بێ. بەم چەشنە هیچ شتێک لە جێگەی خۆیدا نییە. تەنیا خودای گەورە دەزانێ. 890 890 پاش چی؟ 890 ساڵ پاش دامەزرانی ڕووم. لە دایکبوونی مەسیح 753 890 37 137 137 زاوینی هاوکار لەگەڵ ساڵی ئاخری هادریان. جەنابی قازی لە ڕاستیدا کاتێکە هادریان مرد کەسێک بە ناوی دیۆکلێتیانوس بەسەر فیلادلفیادا حکوومەتی دەکرد. سەرسوڕهێنەرە. بڕوانە برای خۆم، من هێشتا بەباشی لە مەبەستی ئێوە ئاگادار نەبووم، بەڵام بۆ ئەوەی کە ئێوە بیزانن دەڵێم کە ئێستا کە 437 ساڵ پاش لەدایکبوونی مەسیحە. و ئێوە دەڵێن ئێستا ساڵی 137 زایی نییە. و دیارە ئێوە لە تاریخدا هەڵەتان کردووە. ڕادەی 300 ساڵ. 300 ساڵ؟ ئێوە حەقمان پێدەدەن کە بڕوا بە قسەکانتان نەکەین و بێپەردە بڵێم ئێوە بۆ پاراستنی ئەو خەزنەیە کە دۆزی وتانەتەوە تەواوی ئەم قسە سەیر و خیاڵاویانەتان ساز کردووە. باشتر وایە ڕاستەکەی بڵێن، چونکە ئێمە لە کۆڵەت نابینەوە. من نازانم ڕاستەقینە چییە. چونکە بۆ خۆشم سەرسام و حەیرانم. ئەو ببەن و چەند شەلاخی لێ بدەن تا ڕاستیەکەی وەبیر بکەوێتەوە. واز دەکەم لەم مەسەلەیەدا ڕاستەقینەیەک هەیە. زۆرم پێخۆشە کە ڕاستەقینەیە بزانم. هادریانوس
هادریانوس. ئەمە چییە؟ تا ئێستا چاوم بە شوێنە نەکەوتووە. بڕوانن. زۆر سەیرە. لە پێشداوە بەردانە ئێستاژەم لەوحە. خەتەکەی باش ناخوێنرێتەوە. شکاو و سواوە. دەبێت زۆر کۆن بێت. ڕەنگە جەنابی ماکسیمیلیان لەوە ئاگادار بێت. من بەر لە جەنابی ماکسیمیلیان لە مەشکەوت ئاگادار بووم، بەڵام تا ئێستا ئەمەم نەدی بوو. هادریان ماکسی ماکس ماکس هەرچی هەیە لە بارەی ئێمەدایە. هاوڵی نێوی ماکسیمیلیان ئەو ئاخری نێوی تێلمیخا. تەنیا نێوی تێلمیخا دەخوێنرێتەوە. یعنی چ کەسێکەمەی لێرە داناوە؟ هی کەی بوو کە ئاوە سواوە؟ هەرچی بێ هۆی نیگەرانیە. من هیوادارم کە بۆ جەنابی ماکسیمیلیان شتێک نەقەوما بێ. دەبێ بزانی کە ئەو لە چۆوە هاتووە. دەی شتێک کە دۆ بیر هاتەوە؟ من جگە لە ڕاستەقینە هیچم نەوتووە. دیسانیش دەیڵێم من و دۆستانم هەر دوێنێ شایەدیش 2 ڕۆژ لەمەوبەر لەم شارە چوینە دەر. هەر شەوی ڕابردوو بوو کە ئیمپراتۆر هادریان لێرە بوو. خدایە تۆ چی لە ئێمە کردووە؟ لەبەرچی لەگەڵ دۆستەکانت لە شار چوونەتە دەرەوە؟ لەبەرەوەی کە دەیانویست بمان کوژن. بۆ ئێوەی ئێمە خوداپەرست بووین و نەمان دەویست لە بەرامبەر ئیمپراتۆردا خۆمان سووک بکەین. دوێنێ شەو دەرفەتیان پێدا بووین تا تۆبە بکەین. بەڵام ئێمە لە فیلادلفیەوە هەڵاتینە ئەشکەوتێ. و ئەمڕۆ من بە تەنیا سکەیەکە هەمان بوو هاتم کە بۆ دۆستەکانم خۆراکێک ئامادە بکەم. من ماکسیمیلیانوسم، ڕاوێژکاری دیوکلێتیانوس. ئێوە کێن ناغایان؟ ئێرە کوێیە؟ نا وتت ماکسیمیلیان. دۆستی من جەنابی قازی ڕەنگەم پیاوە ڕاست بکات. هەر ئەوە کە لە ئەشکەوتی ئەنجلستا شەهید بوو ترم گەلێکە هیچ کەس ناوێرەی لێوان نزیک بێتەوە. لە سەردەمی ئیمپراتۆر هادریان و حکوومەتی دەقیانوس 6 کەس لە ڕاوێژکارانی کۆشک هەورە لەگەڵ شوانێکدا هەڵاتن نێو ئەشکەوت و لەوێدا بەنکران هەتاکو و مردن. شەهیدانی ئەشکەوتی ئەنجلۆس؟ بەڵێ. خاوەنی تەرمەکانی سامناک؟ بەڵێ. من بەسەرهاتی ئەم کەسانم لەسەر لەوحێک لە خەزانەی ئەسراری دەوڵەتیدا خوێندووەتەوە. نێوی هەمویانم لەبیر نییە، بەڵام دڵنیام کە ناوی یەکێ لەوان ماکسیمیلیانوس بوو و ناوی ئەوی دیکە تلمیخا و یوانیس و سۆدینانوس، دیناسیوس و مارتینوس و ئەنتۆنیوسی شوان. خدای ڕەحمەم پێ بکە، من هیچ شتێک نازانم. یعنی ئەو ڕۆیەوە لە ئەشکەوتەوە هاتوون؟
باڵێ ئەشکەوتی کێوی ئەنجلوس؟ باڵێ 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 ئێوە لەم ماوەیەدا لەو ئەشکەوتەدا چیتان کردووە؟ ئێمە خەوتە بووین شەوی ڕابردوو بەهۆی ئەشکەنجە و هەڵاتن و دەرچوون دەرفەتی خەوتنمان نەبوو ئەمڕۆ بەیانی کە گەیشتینە ئەشکەوت خەوتین و ئێستا چەند ساعتێک زیاتر نییە کە لە خەو هەستاوین ئەم پیاوە گاڵتەمە پێ دەکات وڕینە مەکەن ئاغا ئێمە دەرفەتمان نییە بڵێن ئەم سکەتە لە کۆی هێناوە من وڕینە ناکەم وڕینە دەبینم وڕینە دەبیسم لەم شارەدا هەموو منیان دەناسی ماڵی من لەم شارەدا بەناو بانگ بوو بەڵام ئێستا نازانم چی ڕووی داوە تۆ دەتەوێت کە ئێمە بڕوا باقسەکان بکەین خۆت ئەگەر بەجێگەی ئێمە بووای بڕوات دەکرد حەق بە ئێوەیە من خۆشم نازانم کە دەبێت بە چی بڕوا بکەم ئیدی بەسە تۆ دەتەوێت بە شاردنەوەی شوێنی ئەو خەزنەوە دۆزیوتەوە ماڵیات بە دەوڵەت نەدەن بەڵام دڵنیا بکە ئێمە ناچار بە قسەکردنت دەکەین ئەو ببن و دیسان شەلاخی لێدەن تا جێگەی خەزنەکە دەرخات بەڕاستی ئازاردانی ڕەوایە؟ من خۆ لە هیچ قسەکانی تێناگەم نازانم لەبەرچی بڕوان بە قسەکانی کردووە دروست نازانم بەڵام لەو داوام کرد کە بەسەر کاتەکەی بە تەواوی بنویسم ڕەنگە مێژووزان بوونی من بووەتە هۆی ئەم وەشبینیەی من ڕەنگە بەڕاستی ئەوە بێ دەبێت زیاتر لەبارەیەوە پرسیار بکەین دەبێت زیاتر ببینەوە لەبارەیەوە با بزانین چی دەکەین دەست ڕاگرە دەستەکانی بکەوە وتت ماڵەکەت لەم شارەدا بەناوبانگە دەتوانی پیشانمان بدەی؟ ئەگەر بەڵایەکە بەسەرم شارەدا هاتووە بەسەر ماڵەکەی منیشدا نەهات بێ بەڵێ ئەمەیەوە و ئەمەش مەئمور هەر جێگەی کە دەیهەوێ بیبەن ئەگەر ئیزن بدەن پێم خۆشە لەگەڵ ئێوەدا بم هەز دەکەم کە مەسەلەکە گرنگتر لەوەیە کە بیری لێ دەکەمەوە باشە من لە خزمەتاندام دروشکە لەگەڵ دوو مەئمور
بێگومان نێوی شقامەکان گۆڕدراوە هەڵبەت ئەگەر 300 ساڵیان تەمەن هەبێ وانە جەنابی قازی؟ بەڵێ بەڵێ. ئێرە بۆ ئێوە ئاشنا نییە؟ ئێرە ناناسن؟ نا هیچ کامیان ئاشنا نیم. نا ناسم نا. ئێرە چی؟ ئێرە دەناسم. سەبر کە. لەولاوە. نا لەولاوە. نا وا نابێ. باشتر وایە لە دەواازەی شارەوە دەست پێ بکەین. دڵنیام بەو جۆرە ئەگە لێوە دەست پێ بکەم لێوە ڕێگای ماڵەکەمە دۆزمەوە. جەنای بەرنەباس باشتر نییەم کە یەتەوەکەین کەمێ چامە بکەن با بزانین چی دەبێ. ئەم مەسلەیە بە تەواوەتی سەرنجی منی ڕاکێشاوە. زۆر باشە. داخوازی ڕاوێژکاری بەرزی جەنابی تێودۆز نابێ ڕەت بکرێتەوە. سپاسان دەکەم. سپاسان دەکەم. دەی سوار بن با بڕۆین. بڕۆین. جنابی ئاریوس چاوەڕوانی ئێوەن. فەرموون. جنابی ئاریوس لە کتێبخانەن. من بانگیان دەکەم. جنابی ئاریوس بابا فیلوس تەشریفیان هێنا. درودی خدا لە ئاریوسی پیر. درود بۆ بابا فیلۆس. فەرمودانیشن. بیستومە دەتەوێت دیسانەوەم تا ئەنجلس ببەی. من دەبێ ناو ئەو ئەشکەوتە ببینم. بۆچی؟ مەگەر کەسێ دەوێرێ لەو ئەشکەوتە نزیک بێتەوە لە ئێوە ناشارمەوە. من بۆ خۆم ویستم جارێ ناو ئەو ئەشکەوتە ببینم. بەڵام لە سەد گەزی ئەوێەوە واتر سێدامی گرت کە پەشیمان بوومەوە. دەزانم ئەگەر خۆدا بیەوێ من خۆڕاگری دەکەم. من دەبێ ئەوێ ببینم. آخر چۆن دەکرێت تەرمی حەوت ئینسان و سەگەکەیان پاش 300 ساڵ نەڕزن. ئەمە خۆی نیشانە ئاشکرای کە بۆ مەعاد. من بیرڕایکم هەیە کە بە دیتنی ئەوانە جێبەجێ دەبێ. مێلی خۆتانە. ئەوەش دەڵێم کە بە دیتنی ئەوانە هەر بیرە کەلمێشکاندا بێت دەردەچێ. جەنابی ئاریوس لە نێوان کەسوکاریەوە کەسێ وەکو ئەم تابلۆیە واتە جەدی گۆرەتان هەیە؟ نا تا جێ کە من دەزانم وها کەسێ نییە. زۆر سێرە. ئەمن ئەمڕۆ کەسێکم دی کە یەکجار شێوەی ئەم ڕسمێ دەدا. ڕایگرە. سەرڕای ئاڵگۆڕی زۆریش دیسان دەیناسمەوە. ئەم خانووکۆنە دەناسی؟ خانووی جەنابی ئاریوسە.
ئێرە دەلاقەیەکی داڵانی نەهێنیە لێرە خۆ هیچ شتێک دیار نییە نابێتی ژاشکرا بێ ئێرە دەلاقەیەکی نهێنیە کە ئێمە لێرەوە هەڵاتین دەلاقی دیکە لە پاڵ دیواری شارە نا ڕاست من ئامادە نیم ئەگەر هێلێن و ئێرکمید و گالووس لە ماڵدانە بن من چی بکەم هەرچی کە بێ ئێوە ناچارن کە ڕاستەقینە قبول بکەن خدایە ڕەحمەم پێ بکە بەڵێ فەرموون هێلێن بەڵێ هێلێن ئێوە کێن